بس خشايا احمد كان افري پیش کشی مکه که همه شیخ اسماعیلی خوشی لسر دواکاریو نمشامو گرانی که لسر دواکاری که حمد هاي سربي ابي ابي نسم سي خمد لا ظلمايا سربي ابي ابي نسم سي خمد لا ظلمايا هموي كم بقراني بيدم بجي خلقايا هموي كم بقراني بيدم بجي خلقايا بابلاوي كنوا لا هرتي كنضايا لا فيسبوك وتيك توك انستا وسنادايا ابيض بازار قرميت لا تصير وسطنا مدايا او ازاراني بيتم بمسكوت عينايا خو من خمي خونيا ام صعران منوثايا دايكم بهوي من نوا زور ازاري بينايا اي ضلزاني سكاوم بدا اسدر بيا وبايا اي زاني ضل سكاوم بدا اسدر بيا وبايا بيستي دعاتي بكا ضلي من ريقنايا اي ضل بس واسلينا خو او هرنايا ونايا من اذكر دانتي لي خم لدوايا وبيا وبايا خو حمي شيخ اسماعيل من ديلك حزب الدايا ابي يسبك اكبر ماندا فان الله يدنكينايا من فرماندا فوسوية فان الله يدنكينايا ابي يسبك شيخ اسماعيل سوك الصاصة زاوايا ابي اواي وظلم بيخوص كم حفلة وسايا اكامي حاسي عليو وسامي لك الضايا امن حمام خوشوية سناس نهبي خرمايا سناس نهبي خرمايا هيا فرم هاي بعضي من ومزن باس مكان لزور جيان مجلسم بيقر مكان هتاني ويشويان قورو شقداني هشن ببيرون يروميان خدنا تاكم بمهوزو ناين مناوي هيسان ايوان بو من بسيطن يكبرون هر هموتان درافم بويان يا نازانم اوان بوان شربي درس يكتان دادم نتان دي بيل الشيطان قار هموتا كوبنوا قار همو بينا ميدان خويا كروان بريقر بيمنتم لهموتان دانشني خالا حما دانشني خالا حما امرو ويلم بو اوان لقال خالا هوش منم لقال خالا هوش منم ايضا يقدو الشعر جوان صلاو بيل الشفايل صلاو بيل الشفايل ترقو ريق الشيخ كان بسرهات ام درد سنقلي بخواسر مفيدكات حتى اكون كيسين قلي ام ظلمك شغل يكاد خلشي هم ينقض ينهز هرهمي قصر يدكات قولي لقول كسيكو يتربوس يزواني باد من يسمي كبلو سنقل خريق سيتن دكات بطني عدس ما دري خلي قلطم بيدكات بخواقر اواب الله سنقلي حيان باد يا كبليكم بياكن يا كبلن ببياكن يا نسيانا ونوات أيسبك هاقا كاما جبا ينصيب السلكات خال حمام للايا رايق ليم لينكات صلاة للشيخ إسماعيل بند صلابي لينكات السامي حاسي كمال لا نضينا والنبات أبيش حمي خرمايا أخوايا سر مرزيكات أخوايا سر مرزيكات هيا فرم هاي صلاة ملتي كرنا وندينم ببرزي براسي سيرم ليدي مودانشتون باكزي نوتو باري ولاتيان يكجاري ليمان كزي قالتش بخنا كاركن هالروش بادرو فزي طلق بأوكلاوا ايوا جواب ليكزي ايوان دل خوش ومرتا طلق اجين باكزي اي بو خوتا جاناك
مەدانم بیلا چۆشی دەلەرزی دەستی کەسێکت گرت بوو وەتەزانی لا دەبێ وەتەزانی تامردن خاوەنی وەفا دەبێ خەمووی هەموو کەس دنیا بەڵێ هەنی مەردانە بێ خۆ هەموو کەس دنیا بەڵێ هەنی مەردانە بێ هەر کات بەڵێ هەنێکیدا یەکسەر بەدەنجێ بەبێ هەر کات بەڵێ هەنێکیدا یەکسەر بەنجێ بەجێ بێ وتکە وڵاتی نەکردووە ئەگمنت کەڵ و چێر بێ وتوێتی دایەرە بێ ماسکمان تەواو بێ أقرب في دستي خزبي وحما خرما ظلم بند بقرباني بي أبي إشغال حمية جينا بندي براي بي من فرمان دم خوشوي كاقا كامل قلبي والشيخ إسماعيلي ظلم دايق لي النبي تصصني ناوى أقرب في بيروزي بي تصصني ناوى أقرب في بيروزي بي وسامي حاسي كمال أو كلاوي بيروز بي وسامي حاسي كمال أو كلاوي بيروز بي أحمد جان دستن خوش بي أحمد جان سوالي ريادة أقاو دستان خوش بي كامراني الشيخ عمر كاميرا وبويا ربي لقال الخالة أكويا بند بميواني بي لقال كاكا أكويا بند بميواني بي صوتيكي خوشي هيا أقرب بي سركوتو بي صوتيكي ماشي هيا أقرب بي سركوتو بي هنر هيز وفاينيا حتى زربو كزنابي هنر هيز وفاينيا حتى زربو كزنابي جابا دوز من الميا حتى كوبيا كما بي حتى كوبيا كما بي هاي وزي شەشانی جگەرەکەم سەد وەکار و سەد وایە هۆکاری سەرەشیان حتمما لە داخی تۆیە هۆکاری دووەمیشیان لە بۆ زروفی ئەمڕۆیە خەڵکی بێپارە و مەعاش حتمما دەست و تێبۆیە کەس باوەڕی نەماوە بەم حکومەتە درۆیە قسەی ڕاستیان بەیانی هەتا بەگەنی مەڕۆیە قسەی ڕاستیان بەیانی هەتا کونی مەڕۆیە گەمجی ئەمڕۆ ئەبینی لە زروفی ئەمڕۆیە کەرپرسیاری لێ ئەەکەی ماری دینەوە و نۆیە ڕەسەیری ڕوخسیاریەکەی ڕێگەڵی حەفتا و نۆیە درۆ بۆ باوکم ناکەم حەقیقەتی ئەمڕۆیە سڵاو لە خاڵۆشمەن سڵاو لە خاڵۆشمەن خۆشەویستی یاکۆیە سڵاو لە خاڵۆشمەن خۆشەویستی یاکۆیە بۆ فەرمان دەشی دڵم ئەم بەندە هەر بۆ تۆیە بۆ فەرمان دەشی دڵم ئەم بەندە هەر بۆ تۆیە کاکە کەمەم لایە بەندی من هەشت و نۆیە خاڵا کەمەم لایە بەندی من هەشت و نۆیە بۆ حەمەی شێخ سمایلی بۆ حەمەی شێخ سمایلی ئەم جارە نوارەی تۆیە ئەم جارە نوارەی تۆیە هاي هديەیەکی تۆم لایە تا بردن نایفە پێنم وەکو مناڵی بیاش کە شەوانایی لایەنم هەموو شەویە لە جێیتەوە لە لای خۆمەی خەوێنم هەموو کاتێ لە یادمی لە خەونش ناوت دێنم هەموو کاتێ لە یادمی لە خەونش ناوت دێنم سڵاو لە خاڵاکۆ بە بەرزی نێوی دێنم بۆ حەمەی شێخ سمایل ئەو بەندەی بۆ پێک دێنم من فەرماندەم خۆشەوێ وەک نێرە کەوت دەخوێنم ئاکامی حەزی عەلی ئەو بەندەی بۆ پێک دێنم وسامەی حازی کەمال سڵبە دڵەبۆی دەخوێنم ئەوی شێخ ئیسماعیلە ئەوی شێخ ئیسماعیلە ئەو بەندەی بۆ پێک دێنم شەرتە ئاوای بۆ بڵێم ئەو حەفلەی بۆ دەکڵێنم ئەگەر تۆ ژنت هێنا ئەگەر تۆ ژنت هێنا خۆم حەفلەت بۆ پێک دێنم لێرەوە بڵێنەدەم کورسیەکانم پەڕێنم کورسیەکانم پەڕێنێ شەوەک من پەرێشانە بۆ مەرگی ئامادەیە ئەزانم کە ناژمرم مردنم بێمادەیە ئەو کەسە زۆر دڵخۆشە ناڵێ ژیان مادەیە خۆی ناکوژێ بۆ دنیا خۆی ناکوژێ بۆ دنیا ژیان لە لای سادەیە کەسی وەهاش دەبینم
دادەیە ئەم دنیای دەیبینی سەرپاچی وەگدادەیە کە دای خۆی مەسێن دەکە ئەڵێ ژیانەمەیە بەڵام کە هۆشم دێتۆ گشت خەمی بێڕادەیە گرنگ ئەوە نیە هەر بێ بڵێن خاوەن مادەیە هەیە پارەشی زۆرە بەڵام حرام زادەیە هەر ڕۆژێ لەگەڵ کچێ گژیانی دووبارەیە سڵاو لە خاڵەوەشمن ئیرادەتم بۆی هەیە بۆ حەفلەکەی مەسمایل کاکە هۆشمەند بەخوا لەوێ ئەو یەکسەر ئامادەیە ئەو یەکسەر ئامادەیە ئینشاءالله هەی ماوەیە گەلبێ دەنگایی سەواڵی نەمەهەوە فەیسبوک و سناپ و ڤایبەریشی نەمەهەوە من هەر فێری بۆ دەکەم سیمەکەی داخراوە بەخوا دڵم باش نەڵێ ئەڵێ سفێن قەوماوە ئەترسم هەواڵێکی ناخۆش پێت لەم لاولاوە زۆر ئەترسم پێڵ بڵێن ئەڵقەی لەدەستگیراوە ڕۆژگاراتر پێڵەڵی هەواڵ هاتە ناکاوە وتیان کاوە ناڵێکە خوا ناڵێکی پێداوە مناڵێ زوانی هەیە و ناوی تۆشی لێناوە کە گوێم لەم قسانە بوو فرمێنزە هات بەچاوە وتم خوایە سەد شکر هێشتا می لە بیرماوە ئاکامی حاسی عەلی ئەو بەندەم بۆ داناوە بۆ حەمەی شێخ سمایل دڵی دەنگی نەماوە ئەویش بۆ فەرماندەیە و ئاکامم دەبیرماوە ئوسامەی حاجی کەمال زۆر لەی جوانە ئەو کڵاوە ئوسامەی حاجی کەمال زۆر لەی جوانە ئەو کڵاوە لەگەڵ حەمەی خورمایە ئەو بەندەم بۆ داناوە سڵاوی لە حەمەی خاڵە ئەو بەندەم بۆ داناوە لەگەڵ ئاکۆکی برم جا لەگەڵ ئاکۆی برم ئەم بەستەمە ڕۆناوە کوێر بم کاکە ئاکۆگیان چی بکەم دەنگم نووساوە چی بکەم دەنگم نووساوە ئای لە دنیادا ئیلاک بوو ساتێنم بینی خۆشی ئاکۆ سلێمانی پیر بوو نەما جۆش و خرۆشی ئاخ بۆ دۆستی بێوەفا چەند بۆوە تێمە کۆشی ئاکۆ بە بۆنەی ئێوە سپی بوو سەر و ڕیشی زۆر جاران لە داغێوە کاڵی زۆرم ئەنۆشی نەفامی ئاوازە بوو ئەیوت بۆ ڕۆژ دەپۆشی دوو دۆستی ئاوا مەبێ چیم داوە لە نەخۆشی لە بازاڕی سلێمانی دوو دیناکەم مەفرۆشی لەگەڵ مامە هۆشمەندم لەگەڵ مامە هۆشمەندم لەگەڵ کاک هۆشمەندم ئایبینم بە سەرخۆشی لەگەڵ خاڵە هۆشمەندم نایبینم بە سەرخۆشی گەر سەوتی زن و سابێ گەر سەوتی شن و سابێ هێشتا ئەیڵەی بەخۆشی هێشتا ئەیڵەی بەخۆشی هەیانی ئەگەر بمەوێ ئەڵقە لە پەنجەداکەم سەو بە چەک دێمە ماڵتان پرس بە یەک کەس ناکەم بانەگا ڕادا بانەگاتە ئەوڕادا هێندە غەزم لێ دەکەم بە باوکو برات بڵێ دێمە پێشمارەت دەکەم بانەگاتە ئەوڕادا هێندە حەزت لێ دەکەم بە باوکو برات بڵێ دێمە پێشمارەت دەکەم ئەگەر تۆ لە من دوورکەن ئەو کارە قبوڵ ناکەم خۆم ئەکەم بە گەریلا سڵی یەک وڵات دەکەم ئامادەم دڵی ئەسکرد داینم سەر و ماڵەکەم لە سەعرێکە نووسیمە تۆی ئاڵای وڵات دەکەم ئەمە وێ دەستت بگرم بووکی نێو خەیاڵەکەم تۆی نیشتیمانی دڵم تۆی پایتەختی شارەکەم ئەجەڵ ڕێگەم پێ نەگرێ ڕۆژێ سەردانت دەکەم بە خۆشی بێگان بەسەر تۆ لە خۆم ناراکەم ئەدکەم بە بووکی ماڵ و بە ساسنی سارەکەم ئاکامی حاجی عەلی ئەو سڵاوەی لێ دەکەم ئەویش حەمەی شێخ اسماعیل هەردوو چاوی ماسەکەم دانیشتی ئەو پیاوەیە ئەبێ حەفلەی بۆ خۆشکەم سڵاو لە کاک فەرماندا یادی ئوسامەش دەکەم ئەویش شێخ اسماعیلە زۆرتە حەفلەی بۆ دەکەم کاکە تۆژن بێنە بیلا حەفلەت بۆ دەکەم لێرەوە بڵێنەدەم حەفلەکە گەرم دەکەم ئەو حەمەی خورما دەڵێم ئەو سڵاوەی لێ دەکەم ئوستاذی حاجی کەمال هەردوو چاوی ماسەکەم ئەحمەد گیان جوانی لێدا ئەو سڵاوەت لێ دەکەم ئەحمەد گیان جوانی لێدا ئەو سڵاوەت لێ دەکەم ئەویش بۆ کاگا کۆیە ئەویش بۆ کاگا کۆیە هەردوو چاوی ماسەکەم کاکە گیان تۆ بزانە وەڵڵی من مەیناکەم کاکە گیان تۆ بزانە من قەت حەز لەم مەیناکەم هیچ کاتیش ناخوامەوە وەڵڵا حەزی پێ
بەسەر هاتیەکەم بەباس کۆتایی نایە ئەترسم بە تۆ نەگەم ژیان بەسەر هاتیەکەم بەباس نایە کۆتایی ئەترسم بە تۆ نەگەم بمرم پێماڵاوایی لەو ڕۆژەی لە من دووری ئەژیم وا بە تەنیایی لەو ڕۆژەی لە من دووری ئەژیم وا بە تەنیایی نەبیرم لە لای کەسە نە ئێستایە خودوایی نەیرم لە لای کەسە نە ئێستایە خودوایی ژیان بێتۆ ناخۆشە ناگرم بەرگەی جودایی کاتێک کە تۆ دەبینم سەرخۆش دەبم ماسایی وا دەزانم گشت دنیا هی منە بە پانایی حەز دەکەم مەری من بی حەز دەکەم مەری من بی هەتا ڕۆژی کۆتایی وازێنە لەو کەسانەی ئەژین بۆ بێوەفایی دنیا لە لای گاڵتەیە دنیا دەکا بەشایی هەر ڕۆژە و لەگەڵ کەسێ لێی دەکەن پیرۆزبایی دەستم بەرز دەکەمەوە هاوار دەکەم میلایی یاخوان دەفروت و نابن بکەونە تاریکایی هەموو کەسێ دەمناسێ بۆم دادەنێن پێڵاوی زۆرێک لە دۆستەکانم لەگەڵ من بەگڵاوی کەلامە ماستاو دەکا پێم دەڵێ هەر تۆ پیاوی کەچی لە پشتەوانێ پێم دەڵێ لە خۆبایی لەسەر برادەردامنا جوانی و گەنجی دنیایی ئەنجا بەعزێ هونەرمەند ئەنجا بەعزێ هونەرمەند کە ئەیکەن گەعدە و شایی زۆریشە خۆی ئەفرۆشێ لەبۆ پارە و دارایی کابرا بەس پارەی باتێ خۆی دەکا بە پێڵاوی براکەم دەدانیشە واز بێنە لە ڕسوایی براکەم دەدانیشە واز بێنە لە ڕسوایی بایادی مەلا بکەم بۆی دادەنێم پێڵاوی تۆش مەشروب ناخۆیتەوە هەر وەکو مام ئاکۆ ئەنجا پێ دەڵە پیاوی هاي بێوەفای بێوەفا تاکە بێوەفایی ئاوی چاو خێری دڵی چینەی ماڵسەڕایی ئەمری عەزیزم دانا لەسەر تۆ بەخۆڵایی ئەمری عەزیزم دانا لەسەر تۆ بەخۆڵایی کەچی بەنسیبم نەبووی بەرچەند زەردەی فەرمایی کەچی بەنسیبم نەبووی بەرچەند زەردەی فەرمایی سڵاو لە کاڵا حەما خۆشم دەوێت بڕیایی ئەویش بۆ کاک فەرماندا خۆشم دەوێت بەبرایی شێخ ئیسماعیل لە ملایە شێخ ئیسماعیل لە ملایە خۆشم دەوێت بێڵیایی ئاکامی حاجی عەلی هیچ کات نایخەم بە دوایی میوانەکان بەخێر بێن هەرچی هاتن تێگڕایی میوانەکان بەخێر بێن هەرچی هاتن تێگڕایی هەر هەمیان بەخێر بێن چونکە کردیان بەشایی ئەحمەد گیان دەستت خۆش بێ و ئەوەش بەندی کۆتایی هەوەش بەندی کۆتایی